ئایا هەر بەڕاست کێشەی موچە چارەسەر بوو؟ ئەو خاڵانەی هەڕەشەن بۆ دووبارە هەڵوەشانەوەی ڕێکەوتنەکە چیت؟ بۆچی وەزیری دارایی بە پەلە پروزە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەی ئەنجامدا؟ ئێوارەی ئەمڕۆ ئاوات شێخ جەناب وەزیری دارایی هەرێم بەبێ ئەوەی هیچ وردەکاریەک ئاشکرا بکات ڕایگەیان کێشەی 12 ساڵی ڕابردووی موچەمان بەڕێکەوتنی ئەمجارە چارەسەر کرد. لەم 1-2 ڕۆژەش ئامادەکاری دابەشکردنی موچەی مانگی یەک تەواو دەبێت. ئەوە یەکەم جار نییە مژدەی لەو شێوەیە بۆ خەڵک ڕابگەێنرێت بە خەڵک بڵێن ئیتر موچە نابێتە هەواڵ وەک ئەوەی ئەمڕۆ وەزیری دارایی وتیەوە. بەڵام بەشێک لە چاودێران پێیان وایە تاوتین جێبەجێ نەکرێت کێشەکان چارەسەر نابن. لەم بارەوە دکتۆر فازڵ نەبی بریکاری پێشووی وەزارەتی دارایی عێراق ڕایگەیاند موچەی مانگیەک دەنێردرێت، بەڵام بۆ موچەی مانگەکانی داهاتوو بەغدا مەرجی جێبەجێکردنی تەوتینی هەیە. بەپێی سەرچاوەیەکی شتەی سامی کۆتایی ئەمساڵ وەک دواوادە بۆ جێبەجێکردنی تەوتینی داناوە. بەشێک لە چاودێرانیش پێیان وایە کۆنگرە ڕۆژنامەوانیە لە ناکاوەکەی وەزیری دارایی زیاتر بۆ دامرکاندنەوەی تووڕەیی مانگرتوان و خۆپیشاندانی سلێمانیە، بە تایبەت کە هیچ دەرفەتی بە ڕۆژنامەنووسان نەدا پرسیاری وردەکاری لێ بکەن. تۆ پێت وایە بەهۆی ڕێکەوتنی ئەمجارە کێشەی موچە بە شێوەیەکی بنبڕ چارەسەر بێت؟